سڵاوتان لەبێ ئازیزانی شاشەڕەنگینەکەی دیمەن بەرنامەی مایکرۆسکۆپەکە گەڕایەوە بە کۆمەڵێک خەڵاتی زۆر تایبەتەوە پرسیاری زۆر ئاسانم بۆ حازر کردوون دەچین دەپرسیم زان کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن با بڕێک. ناوی بەڕێزێ؟ مستەفا. کاک مستەفا بە چێ سەرقاڵی کاک مستەفا؟ وڵای ئیش بکار. ئیش بکار دەی لە ش ساق بێ چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ؟ وڵای ئۆردەرم هەیە. ئۆردەرێ هەیە دەی لە ش ساق بێ؟ سپاس. هەر بە ئەو کارەوە سەرقاڵیان کاری تریشەکەیت؟ نا کاری کێش دەکەم. زۆر باشە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات. ئەنشتاین زانای چ بوارێکە؟ بەڵێ؟ تۆزە بیرکەرەوە شتێ بڵێ یارمەتی تێم پێم خۆشت بیدە خاوەن خەڵات؟ واللهی ناسام. ئەو شارە زەمینێنە. باشە ئاسانکاری بۆکەم بەڵێ. فیزیا، کیمیا، بایۆلۆجی. بایۆلۆجی. غەڵەت بزان فیزیایە. غەڵەت نەبی؟ وەڵامێکی دروستم پێ بڵێ؟ ئەوەی کە خۆت 100% لێی دڵنیایت؟ بایۆلۆجی بوو. با بایۆلۆجی بوو. نا بیگۆڕا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات بایۆلۆجی نییە. چمارەوە. فیزیا، کیمیا، بایۆلۆجی. بایۆلۆجیەکەمان بیگۆڕا؟ یان فیزیا یان بایۆلۆجی فیزیاگەن. فیزیا. بەڵێ. تاواو دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو. یەک دەقیقە عەفوان ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزت. سپاس. هیوادارم بەدڵە بێ شتێکی خۆشمان پێشکەش ناکەی؟ خۆی لێ بن. بەسەراتێکی خۆش لە کاتی کارکردنا چ شتێکی خۆشت توش بووە؟ موقیفێکی خۆش؟ خۆی موقیف زۆرە. دێ شتێکمان بۆ باسکە مادەم زۆرە. واللهی بۆ دەمە هیچ نییە. بیرکەرەوە بەشکەم شتێکە بیرکەوێتەوە. داولێ باشەگیان دەستە خۆش بێ سپاس دەکەم. کاتێکی خۆش خوات. کوردی دەزانی؟ ناوی بەڕێزێ؟ محەممەد. کاک محەممەد خەڵکی کوێی کاک محەممەد؟ خەڵکی ئەمباری من. خەڵکی ئەنباری چۆنە هاتوویتە هەولێر؟ والله جوانە. جوانە. چی جوانە؟ ئەحمەد بەس خەلی متەرجم هیچی. تۆ دە کوردی ئەزانم. زۆر نازانم. دوێژەڵە خەدەی سارا بوو. ئەحمەد بس تعال ئەحمەد. خەلیجی. کاک ئەحمەد. ئەحمەد. وەرە تەرجومەی بۆ بکە. ئەحمەد. تەرجومەی بۆ بکە. های کاک ئەحمەد. تۆتە کوردی ئەزانم. زۆر نازانم کەم. تۆتە کوردی ئەزام کەوتە ئەزامی عەنێ بە 100% بیزانی. ئەحمەد چت گوت؟ خۆی وتی کوردی دەزانم. ئەڵەم خەڵکی کوێیت؟ ئەڵە خەڵکی ئەنبارم. ئەڵەم چۆنە هاتووی بۆ هەولێر؟ خەڵکی ئەمبارە بەس لێرە دانیشتووی. بەڵێ؟ خەڵکی ئەمبارە بەڵێ؟ بەس لێرە مالیان لێرە لە هەولێر. باشە سڵاو لە تۆش بێ نای بەڕێزی تۆ. کاک ئەحمەد؟ بەڵێ. زۆر چاکە برادەرتە؟ برادرم. وەرە لامەوە. برادەرتە؟ بەرێوە. چۆن هاتوون بە فامیلی مۆڵ؟ والله هاتینە شتێ بکڕین شتوشێت. چییە کڕن حەستانە چییە؟ والله هەرچەند سەعات دەست هەشتانە. سەعاتی دەست زۆر چاکە. بە چیە سەرقاڵن چ کارێک دەکەن؟ والله ئیش بکار. ئیشوکاری چیەکەن؟ والله مەطعم ناوسەڵ تویتەر. زۆر چاکە دەی لە شتان ساق بێ بازار چۆنە باشە؟ ئایبینێ لە خۆی بزێ. لە خواردنەکانتان ڕازین ئەو کەسانەیە لە مەطعمەکەدان؟ رازینە. شتێکی خۆشم پێشکەش کە شتێکم بۆ بڵێ. مثل شنو قولها؟ قولها يفتهم بس ما يعرف يسولف. بڵێ شتێکی خۆشیان پێشکەش کە. أغنية مثلا حكي. هاي شفتها ناشرينها. قولها قبل يوم شفتها ناشرين. ئەڵە چی؟ ئەڵە بینیمە لە تیک تۆک؟ باشە بڵێت چۆنە بەرنامەکەی بەلاتەوە؟ شلون البرنامج؟ شکران مەمنون. شتێکی خۆشمان پێشکەش کە تۆ کاک ئەحمەد. لا بەرم نییە هیچ. بەسەراتێکی خۆش خۆ من یەکسەر ناڵم گۆرانیم بۆ بڵێ. بەسەرهات. بەڵێ؟ والله زۆرە بەس بەبیر مناتەوە. لە کاتی کارکرد ئەوش لەگەڵ کارەکە؟ لەگەڵم کارێکە. دەی شتێکی خۆش لە کاتی کارکردنا ڕوویدا بێ زۆر پێ بکەنن پێی. زۆر ئەوە دەزانیا من.
ئێستا بە منی وت کوردیە زانم ئێستش بە کوردی قسم بۆ ناکە دەچێ دەزانم بە زۆر نا ئێ باشە یعنی دە شتێکی کەم. خۆشم بۆ باسکە والله گۆرانی نازانم گۆرانی نا من ناڵم چ؟ گۆرانیم بۆ بڵێ لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕوویدا بێ يعني شنو يعني بالمطعم اذا صار ويانا شيء شغل طيب اشون اني وانت والله مثل نكته يعني نكتة؟ نکتەیەکی خۆشم بۆ بکە نكتة راح اقول لك بس انت ترجم لها راح اقول لك وانت ترجم لها احكي كردي احكي بە کوردی بە کوردی بۆم بڵێ بەرنامەکەمان کوردیە تۆ لە هەولێری دەبێ بە کوردی قسە بکەیت وایە احمد راح اقول لك وانت ترجم لها انا ما اعرف راح اضحك ما اقدر يلا قولي تمام قول لها مرة جاء واحد علي على المطعم ايه قال لي جيب لي مي وانا جبت له بصل قول له يلا قول له تێگەشتم خۆم قول لها پێیان وتی ئاومان بۆ بێنە تۆ پیازە بۆ بردن هلا ايه دەستان خۆش بێ إيه. سپاستانەکەم پرسیارێکم ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات با لە تۆی پرسم وەرە ئێرە لەوانەیە تۆ باشتر بیت زیاتر لە زمانی یەکتر تێگەین ناوی هەسارەیەکم پێ بڵێ کە زۆرترین جار دەخولێتەوە بە دەوری هەسارەکانی تردا زورترين جار بەڵێ صورته يعني بەڵێ دەسوڕێتەوە زحل نا بیگۆڕە ئافرین هساروك نا بەداخەوە هەڵە بووتەوە بەدەمەی وەڵامی ترم پێ بڵێ شتێکی خۆشم پێشکەش کە ئاسارکاری بۆکەم یاڵە دەی زۆر نزیک بوویتەوە شتێکی خۆشم پێشکەشکەن ئاسانکاریتان بۆکەم اسم لبرني اقرنا بيشكش دكم گۆرانی ناڵێم نوکتە بەسەراتی خۆشە ئێستا و بەسەراتی خۆشی بۆ باسکردم زحمة الجيم زەحمەت باشێکان دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریتان کاتێک خۆش خواتان لەگەڵ با بڕۆینە لەو کاکە بە ڕێزە دەمێکە وەستاوە سیرمەکە سڵاو لێبێ السلام عليكم باشی باش بتشاوي سپاس دەکەم نای بە ڕێزێ فهمناكم از ميرديني هاتم تركي تۆ لە ماردین هاتووی لە تورکیا ها سەرسەر و سەر چاو شعبي تنيش ماردین باکووری کوردستانە ئێوەش هەر کوردن اجي كردي وایە اجي كردي باكوري ئێوە کوردانی باکوورن ليز زماني ما حبكي نوا كذا عم حفدو زي ده سەرسەر و فهمناكم سەر چاو نازمانتان عیبینی ئێمە لێتان تێدەگەین بەخێر بێ بۆ هەولێر از هاتم هولي بو بەخێر بێ. سيرانجي بو بقرا هاتووی بۆ سێرانگاکان بگەڕێ باشە فامیلی مۆڵە پێچۆنە ئێرت پێچۆنە از نه هاتم وازي انا بقرم بيتشاوي ئێستا هاتیت نه هاتم زي انا من ارم بيتشاوي زۆر چاکە چ کارێک دەکەی شغلی تۆ چییە؟ شغلي ما عردي ما هي معردة چفتچليك ئەردەچێنن زراعي زراعی لەشتان ساغ بێ هەر خۆت هاتووی بۆ فامیلی مۆڵ بەتەنێ هاتووی بۆ فامیلی مۆڵ بس تاني هاتم بەستەنێ هاتی ئینترنێتی مەلێ نەڕی مەگووالا بێ چاوە هاتن لێم نەرن یان vazên نەرم خۆشە وەک ئالیە تورکیە خۆشی ینی مانە هین بگەڕم بێ هەر ئاڵشێرشێ بکەن بەخێر بەی سەر چاوان لەگەڵ پرسیار و وەڵاما چۆنی زانیاریت باشە چاوە لەگەڵ پرسیارکردنا من پرسیارە لێ بکەم دەتوانیت جوابم بیتێ سوال و جواب بکار بکەم باشی گەسفێم بکەم زی جوابێ بدەم یاسفێم نەکەم زکارم بدەم زۆر چاکە ناوی هەسارەیەکم پێ بڵێ هەسارە نافێم ناکەم نازانی ناس فێم ناکەم ئەستا فێم ناکەم لێم تێناگەیت ئەستا فێم ناکەم چ بکەین لێمان تێناگە بژێرگۆ ئەم هەفتوو فێم ناکەن باشە کێشە نیە زۆر خۆشحاڵ بووین بەخێر بێ بۆ کوردستان و بۆ فامیلی مۆڵ ئەس دیسا فێم ناکەم فێم ناکەی زمانی منەوە کەوێ باشە سپاس باشە گیان دەست تمام خۆش ئەسارم سپاس ساغ دەست بەقەوت خۆش بجوان با بچینە لای ئەو کاکە بە ڕێزە سڵاو لێوێ باشی زۆر سپاس ناوی بە ڕێزێ ئیسماعیل کاک ئیسماعیل بەچیە سەرقاڵی کاک وەڵا ئیسماعیل بەیشوکە لە شستاق بە بازار چۆنە وەڵی باش باشە چ کارێک دەکەی بە خۆم نەبچیمە لە بەخچیت باشە ئیشەکانە مەزبوطە بەڵێ خەڵک لێو ڕازین بەڵێ ئەی دەی باشە لە شستاق بێ ئەی چۆن هاتون بە فامیلی مۆڵ وەڵا هەیە ئەو لەگە برادرە ماتم کوا برادەرێ برادەکەم چوە ئەوڵاوە یعنی کە مایکەکەی بینی ڕای کرد ئاری وەڵا ئاخە شەرم دەکرد دەبە شەرم دەکە نامێ شەرمکەن زۆر ئاساییە ئەو تاسە تۆ ماشەڵڵا قسەم بۆکەی هیچ عیبێکن نیە وایە باشە فامیلی مۆڵە پێ چۆنە وەڵی باش خۆشە خۆشە بەڵێ باشە پرسیارێکە لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باش باشە
ناوی هەسارێکم پێ بڵێ کە زۆرترین جار لە هەسارەکانی تر دەخولێتەوە یعنی لە هەموو هەسارەکان زیاتر دەخولێتەوە هەسارەی ناوەکەم نەبیت چوە شتێکی خۆشم پێشکەشکەی ئاسانگاری بۆکەم بەنگە خۆشە لە کاتی ئیشکردنا گۆرانی ناڵێ ناوەڵڵا ئەی بەسەراتێکی خۆش لە کاتی ئیشکردنا بەسەرتان ناتبێ بەخوا بەسراتی زۆرمان بەسراتوە دەیەڵە شتێکم بۆ باس بکە. مەسەرنجار وێ لەگە وەستایەکەمان قسەی خۆشمان کردووە یان پێکەنیوین ئەدە شتێکی خۆشم بۆ باسکە بەچی پێکەنیون شتێکە بیرتانەکەوێتەوە وەڵی جاوێ پێکەنینەکانگرێ جاوێ بە ڤیددیوێ پێکەنیمان پیدی و یان بە شتێک و نانا باسی ڤیدۆ ناکەم لە بینی خۆتانە لە بینی تۆ وەستاکەتە بۆ منە ڕووداوێکی خۆش ڕوویا بێ هەر کاتی سری یەکترکەن یان یەکتر ببینن بیرتانەکەێت و پێکەنن پێی ئەخزار ڕووداومان بەسراتوە یان لەو هەزارەیەک دانەمانەیە ئێمە یەک دانا یەک دانەمان بۆ باسکە یەک دانا بەخوا ئازار دانم نامێشکماوە هەزار لە مێشکتە بەڵام هیچ بیر ناکەوێت دەسە بۆمان باسکەی باشە پرسیارەکە لێ یەکەم اختیاری شتێمە دوای شتێکە بیرکەوتە پێشکەشمانکە باشە باشە پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئەڵین ناوی هەسارێکمان پێ بڵێ کە زۆرترین جار لە هەسارەکانی تر ئەخولێتەوە زحل مشتری ئۆرانۆس جوعل زحل بەڵێ تۆڵی زحلە نا منەڵم بیگۆڕە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات بیگۆڕە واللهی زحل نییە جوعل نییە نا بەس زحل مشتری ئۆرانۆس تۆ زحلەکە دووتم نا بیگۆڕە مشتری وەڵامێکم پێ بڵێ دەرم جوعل ئێ تۆ زحلەوت وتم بیگۆڕە بیگۆڕم نەموت بیگۆڕە ئەڵە بیگۆڕە خوانێ و کوشەکە جوانە بەڵێ زحلەکە وتمان بیگۆڕە دانێکی ترمان پێ بڵێ بەس ئەگە دووەکەیت کەم ئاگازی نەبی بۆ دووبارەکەوە مشتری ئۆرانۆس مشتری بەڵێ تەواو تەوا دڵنیایت وڵی زۆر دڵنیانژین بەز ئەمەیان هەبێت باشە دەی دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە توانیت ببیتە خاوەن خەڵات فەرموو ئەو خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت دەچی لە تێکساس چیکن بە فرینان دەخۆی تێساچیش تێکساس چیکن ئەوەتە شانی نییە هیچی بیر نەکەوتەوە نابەخوا یعنی لەو ئازادانەیەکیان ببینە لەو هەزاردانەیەک دانی بیر ناهاتە چۆن شتی وا بێ دە باشە بە قوربان دەستە خۆش بێ زۆر سپاس خۆشحاڵ بووین کاتێک خۆش خوال لەگە ئەو کاکە بەڕێزە توانی وەڵامی پرسیارەکەمان بزانێت و ببێتە خاوەن خەڵات ئێستا دەچین دەپرسین بزانین کەیتر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات با بڕۆین سڵاو لێبێ سڵاو جەنابتان ناوی بەڕێزە تەبا موحسین کاک تەبا کێو ناوی لێ ناوی کاک تەبا باوکم بەڵە باوکە دیارە باوکە حەزی بە تەبایی و بە ئاشتەوایی و بەڵێ بێگومان ماشەڵڵا منداڵەکان هەم ناوی کوردیە ماشەڵڵایان لێبێ ناوەکانیان دیارە زۆر خۆشە بەڵێ هیچ بێ باشە تەمەندرێژ بن ئینشەڵڵا چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ وەڵایی کەشەکەی سار بگوت ماواسی تۆزە خۆمان گەن پیاسەش ناو فامی مۆڵش پێ نەمێش دەمێکە نەمدیوە بەخێر بێن سەرچا فامیلی مۆڵە پێ خۆشە بەجددی زۆر خۆشە و تایبەتیشە زۆر چاکە بەخێر بێ سەرچا بە چ کارێکەوە خەریکی کاک تەبا بخۆم وەستای شێفیمە شێفی بەڵێ ینی خواردنی خۆش دەزانی دروستکەی بەڵێ بێگومان زۆر ئەوانەی کە خواردنی تویان خواردو زیاتر چ خواردنێکان بەلاوە خۆشە وەڵای زیاتر لێرە پیزا ساندویج و ئەمبەرگر بەڵێ ینی مشتری تایبەتە هەیە یەنەوە لەبەر خاتری خواردنانە بەڵێ بێگومان زۆر چاکە لە شستاق بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی کاک تەبا تاعەتێک باشە خراپ نیمە باشی زۆر نابەس باشە باشە پرسیارێکە لێ دەکەم بەڵێ. بۆ هیوای بتوانی ببیتە خاوەن دێمە خەڵات ئینشاڵڵا 500 ساڵ پێش ئێستا ئەو زمانەی کە زۆرترین قسەی پێدەکرات و زمانێک بوو 500 ساڵ پێشستا بەڵێ عەرەبی تۆ دەڵێ عەرەبی بڵێ ماشەڵڵا زیرەکە یەکسەر وەڵامەکەی زانی سپاسمان دەستە خۆش بێ وەڵامەکە تەواوە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن ئستا خۆشبی زۆر زۆر خۆشحاڵ سپاس دەکەم فەرموو ئەوە خەڵاتی تێکساس چیکنە و ئەوەش خەڵاتی ئەربێلایە دەچی بازاڕی دەکەی و لێرەش 120 داشکانن وەردەگری
بچین نان بخۆیت بەس لە تەکاتان تێکساس خۆشبی زۆر مەمنون زۆر سپاس بۆ لە بەڕێزم بەردەوامیتە زۆر سپاس بەرنامەکان ئێمەت بینیوە وڵایی ئیشاڵە ئەوڕۆ پاشەوە بتابعی دەکەم زۆر باشە ئیشەڵڵا شتێکی خۆشمان پێشکەشکە کاکتەوە هیچ نازانم تا پێشکەش بە سەراتێکی خۆش لە کاتی ئیشکردنە خۆ کە منەڵم شتێکی خۆشمان پێشکەشکە یەکسەر خیاڵیان بۆ گۆرانی وچێ بەسەراتی من هەموو ناخۆشی ماشەڵڵا هەموو ئەو دەستان برادەرە دەڵێ گۆرانی بەخوای نازانم دەنگ زۆر ناخۆشم من گنم ئەسڵا گۆرانی دەڵێ بەدان بەخوای نازانم ئاوات بۆکانی حەزمان لە داوی دەنگی ور نەکەم بەخوای ناتوان یەکەم تەندروستیم تاوانێ برادەرەکە حەزەکە گوێ لە دەنگێ برادەکەم ئەگەر ئازای با بەخۆی بێت ئەگەر ئەزای بە بخۆی بێت ئەگەر ئازای با بەخۆی بێت زۆر چاکە دەستە زۆر خۆش بێ خۆشحاڵ بووم. زۆر سپاس سەلام کاتێکی خۆش خوارد لەگەڵ دەستە خۆش بێ ماشەڵڵا ئەو کاکە بەڕێزە زانیاریەکانی زۆر زۆر باش بوو هەر بەبێ و یختیاریشی بەمە یەکسەر بۆ خاوەن خەڵات با بڕۆیم زانکێ تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بێت خۆشەویستان بەردەوامین و دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بن سڵاو لێبێ باشی سەرچاوان نای بەڕێزە مەڕوان کاک مەڕوان بەچی سەرقاڵی کاک مەڕوان وڵایی بە خوێندم خوێندن لە شستاق بن لە پۆلی چەنی وڵایی لە مەحەدی لە مەحەدی دەی لە شستاق بێ شکڵە بەوانە چکە لە دوانزە بی ناوەڵە زۆر چاکە لە مەحەدی وەرزشی یان کۆمپیوتەریان وڵایی لە چارەسەری سروشتی دەی لە شستاق بێ قرس نییە بەشەکەتان وڵا باشە باشە بەدڵی خۆم بەدڵی خۆتە یعنی هەڵبژارنی خۆت بوو زۆر چاکە لە شستاق بە سەرکەوتوبی ئینشەڵڵا چۆنە هاتوویتە فامیلی مۆڵ وڵایی هەر هەموو ڕۆژێک بوو پیاسەدا دەچی بۆ ئێرە هەموو ڕۆژێ یعنی مەبەستم دەیت بۆ ئێرە هەموو ڕۆژێ هەر تەوا دەم لە مەحەدێک سەدێ دەی لە شستاق بێ لەگەڵ سعیکردنا چۆنی وڵا باشم الحەمدولله حەز لە سعیکردنە وڵا زۆر دەی باشە لە شستاق بێ هیچ نەکڕێەوە لە فامیلی مۆڵ وڵایی زۆر لە جلکوشتی وات دەکڕم ئەگەنا زیاتر حەز لە جلکڕینە ئەی بۆن طبعا ئەوانەش دەکڕم بەس کەم سعات زیاتر جل حەز لێ زیاتر زۆر چاکە لە شستاق بێ و پیرۆزی بێ بۆ خۆشی بەکاری بێنێ ئینشەڵڵا پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات وەڵامەکەش نەزانی بێت تۆ شتێکی خۆش پێشکەشی من گەی باشە بەس وەڵامەکەم زانی هیچ پێشکەش ناکەم بۆ وڵایی ئێ نوکتەیەکی خۆش خۆ من کاڵم شتێکم پێشکەشکە وڵایی لەو دەقی هیچ نییە هیچم پێ نییە لەو دەقی دەی باشە خوا گەورەی دوای ڕێەکەین باژارێ پرسیارەکەمان بکەین نزیکترین هەسارە لە خۆرەوە چه هەسارەیەەکە نای هەسارێکم پێ بڵێ کە نزیکترینە لە خۆرەوە هەڵبژاردن نییە باشە هەڵبژاردن تێمە پێم خۆشە بیتە خاوەن خەڵات عتارت زوهرە مشتری زورە نییە تۆ دەڵێی زوهرە نە زورە نییە ئەیە عتارە تۆڵێ عتارت عتارە دیارە زۆرە خوێنیتەوە لەسەر بابەتانە شتەشی دەزانم زۆر تەواوە دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێزی دەچی لە تێکساسچیکن بە فرینان دەخۆی باشە بەدڵتە حەز لە خواردنەیە ئەرە وەڵا زۆر زۆر حەز لە چ خواردنێکە وەڵایی بەرگر 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 پیزا باشە زۆر چاکە بچۆنان بخۆ و ئافێتە بێ ئینشاءالله زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆش خوارد لەگەڵ زۆر سپاس سڵاو لێبێ سەڵاو لە تۆش باشی قوربانت ناوی بەڕێزە حوسێن کاک ئەحمەدی حوسێن. پیرانشار پیران شار بەڵێ بەڵێ. یعنی کوردی ڕۆژ هەڵاتە بەڵێ بەڵێ. سەرسەر و سەرچاو قوربانت. چۆنە هاتون بۆ هەولێر وەڵا بە تجارەت بۆ تیجارەت بەڵێ. ئیش و کار چۆنە باشە 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 زۆر لەخوا بەزێ باشە. بچکارێک دەکەن کاری تیجارەتی تجارەت هەموو شتێک بازرگانی بازرگانی زۆر چاکە لە شتان ساقێ چۆنە هاتی بۆ فامیلی مۆڵ وەڵا شتی هاتم کڕیوە سەرێک لە فامیلی باڵە باڵە چی کڕیوە وەڵا هەموو فزوڵین شتێمان- حەزەکەم زەین چی کڕیوە هەموو شتێکمان کڕیوە لەخوا بەزێ بێ خوا هەموو شتێکتان هەبێ دەردوو بەڵای لێ دوور بێ. سەلامەتی زۆر زۆر شتێکی سپاس خۆشمان پێشکەش کە ڕۆژ هەڵات یعنی هوەر یعنی کولتور بەڵێ بەڵێ. شتی زۆر جوانی هەنوایە. تیا واقعاً هەڵکەوتووە. زۆر جوانە دەرەجەیەک لە هەموو ڕێکە شتێکی خۆشمان پێشکەشکە وەکو چی بەسەر هاتێکی خۆش نوکتەیە جا بەسەر هات. دەنگی خۆشە گۆرانیە وەڵا هیچ دەنگم خۆش بەخوا نییە. دەنگتان خۆش ئێوە هەر ئەزانیتی لە بیلادی ئەو شتەدان تایە بەخوای دەنگم خۆش نییە بەڵام بازم دەست و خۆش بێت زۆر زۆر خۆشە واقعەن هەولێر جێگای ڕێزە
زۆر سپاس دەکەم بەخێر بێن سەرچاو بەسەراتێک خۆشم بۆ باسکە چ بە کوچی لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕیدا بێ لە ماڵەوە لەگەڵ خێزان تا والله فقط خۆشیت ئەمە ژیانیمان هەموو خۆشیە لەخوا بەستیابێ یاخوام و کاتی هەر لە خۆشییا بن یعنی شتێکی خۆشمان پێشکەشکە شتێکمان بۆ باسکە دەچێت بۆ باسکەم والله هیچ شتێکم سەرەتای ژیانم خۆشیە ئەو یاخوا هەر خۆش بێ ئەو شەوە میوانی ڕۆژهەڵاتمان هاتبوو هەر لێرە لە فامیلی مۆڵ گۆرانێکی زۆر خۆشی بۆوتە وەڵام من گۆرانی نازانم نامیش گۆرانی بۆ دەکوتی باشی گیان زۆر سپاس خۆشحاڵ بووین بەخێر بێ سەر و سەرچاو کاتێکی خۆشحاڵ لەگەڵ زۆر سپاس دەکەم ئەوە بابڕێن بەلای جەماعەتەکەی دەنگ خۆشە دیارە لە دوورەوە وەرن جەماعەت بابڕێن دەنگ خۆشەکەم دۆزیەوە سڵاوتان لێبێ باشی سپاس دەکەم سڵاو لە بەڕێزت مۆبایلەکە لابێ ناتوانانی بڕۆی تازە تەوا بێ شتێکی خۆشم بۆ باسکەی ناوی بەڕێزە داودم کاک داود کاک یاسین هەردووکتان خەڵکی ڕۆژهەڵاتن یان خەڵکی ڕۆژهەڵات تۆ خەڵکی ڕۆژهەڵات بەڵێ زۆر چاکە بەخێر بێ سەر و سەرچاو کامیان دەنگیان خۆشە ئەمە دەنگی خۆشە گۆرانێکی لای خۆتانمان پێشکەشکە بەزاتی خۆی نازانم بەزادی خۆ جایدی نایدی کردم بە ئەوەتان نەکەم لە خۆرە باشە بەسەراتێکی خۆشم بۆ باسکە بەسەراتێش خۆش دەیڵە ئەوە مش گوێم گرتووە وەکو چی یەخێ نوکتەیەک بەسەرهاتێک شتێکی خۆش لە کاتی ئیشکردنا ڕوویدا بێ والله ئەو دووربینە هینەوەی ئیسان نا تۆ وازە دووربینەکە خۆت دەڵم خۆ نوکتەیەک چ بڵم وڵڵاهی شتێکی وە لە یەک ئەوەم نەما لۆدینگەکەی لۆدینگە مێشکە با بمە ئێرە تا تۆ بیرتەکەوێتەوە قسە لەگەڵ کاگیاسینەکەم کاگیاسینیا مەڕۆوەرە تۆ خەڵکی کوێ کاگیاسین سۆران سەر و سەرچاو یاخوا بەخێر بێ سەرچاو چۆن هاتوونتە فامیلی مۆڵ وڵای بە هیچ هاتین و هاتنە فامیلی مۆژ بۆ خەرید و شتی بکەین زۆر چاکە تۆش زمانی ئەمانە گرتووەڵە خەرید بکەین بوو فەرقی نییە هەموو زمانێکی قسەی پێەکە بەخێر بێن سەرچاو هەر هەبن ئیشەڵڵا تەمەن درێژ بن فامیلی مۆڵتان پێ چۆنە فامیلی مۆ جێکی باشە جێکی سەردەمیانەیە مۆڵێکی خۆشە و بەشیاکەشی حەلە ئوسولە زۆر گران نیە چیتان کڕیوە شتان کڕی ئەرێ وەڵا چیتان کڕی حەستان لە چی زیاتر وڵا زیاتر پانتۆڵ و قەمیسمان کرێ کابوو جل زیاتر حەستان لە جلە زۆر چاکە پیرۆستان بێ ئیشەڵڵا بخۆشی بەکاری بهێنن کاگیاسین تۆ شتێکی خۆشم بۆ باسکە بەخدا مزان بەسەوە زۆر دەزانی ئەو بەندی نوکتە تۆ لەگەڵ ئەمانە بێ حتمما تۆ شتێک پێیانەتە ئێوارە لەگە پێ دەکەنی و نازانم بۆ بۆنگۆشە واسامە وەڵای تێنە بێبیری بێتەوە ئەو چاوەڕێین وڵی باوەڕ بکە هیچم لەبیێ نازم کاگیاسی شتێکی بیر خەرەوانێ بڵێ ئەو فڵان شتێ بۆ باسکە هی هەسپەکەمان بۆ باسکە ئەو بیرستیتە جارێکیان لە گوندێکی نەفرێک زۆر فێڵباز بوو پارەشتی لە خەڵک دەخوارد ئەویش جەماعەتێکی زۆر لەسەر ڕێگای ماڵەکەی وان بوون تی ماڵی مەلاخالی لەکوێیە پیان وەڵاوە ماڵی لێرێ بوو تی وەڵایەوە حەسبێکم بە قەرزاوەتێ هەر چەندەکەم پارەکە نادێت ئەوەش سێ چوار نەفەری لەگەڵە خۆی هێنابوون چوو بە زۆر ئەسپەکەی لە ماڵی هێنا دەرێ هاویشتە سەر سارەکەی کوتی لە ناو جەماعەتەکەژە و مەلاکە دەبڕۆ خێری لێ ببینە بەخواوەش فەقیر بوو پێم فرۆشتن بە زۆر بە هەرزانیشم پێ فرۆژەویش خەڵکەکەش دەیزانیەوە لە زیاتی پارە لێ وەردەگرێت ئەوی بە خەڵکەکەی کوتی بڕۆ خێری لێ بکەی باوە زۆر هەرزان داوەتێ فەقیرە هاتووە دەی دەمێ دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ بەسەر هاتە خۆشە مەتەڵێکتان لێ پرسم دانیشتوانی شارێکە نە ئەمرن نە باراشیش دەهاڕن نە ئەمرن نە باراشیش دەهاڕن وەکو خۆی ئینسانینە دانیشتوانی شارێکن نەدەمرن نە باراشیش دەهاڕن نە باراشیش دەهاڕن وەکو شتێکی وەکو میوە نییە نە میوە نییە شوێنێکە ئەو ئاسانکاریە بۆیان شوێنێکە بەهەژ نێخۆ ئەو دوو وەڵامە پێوتم بەس پێم خۆشە ببنە خاوەن خەڵات یەک وەڵامی ترم پێ بڵێ ئەتر ئەگەر وەڵامەکە ڕاست بوو دەبنە خاوەن خەڵات ئەگەریش نا دەبێ بمان بورن ئەخر ڕاهنمایەک شتێک وەکو چیە دی خۆ ئاسانکاریەک تۆ دەڵێ چی مەکەنیە مەکەمەدی نا تۆش وەڵامێکی ترم پێ بڵێ بەخوای نەدەمرن
نەدەمرن دانیشتوانی شارێکن نەدەمرن نەباراشیش دەهاڕن مێرولەنە نا بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو ناوی شوێنێکە ناوی شوێنێکە جێگەیەکە بەڵێ خەڵکەکەی نامرێ یا بەڵێ خەڵکەکەی نەدەمرێ نەباراشیش دەهاڕێ ئەو دوو وەڵامیشان پێ وتم بەسەر پێم خۆشە ببنە خاوەن خەڵات نەدەمرێن نەباراشی دەهاڕن وڵا نازانم دەستان خۆش بێت سپاستانەکەم سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس زۆر سپاس بەرنامەکەی ئێمەتان بینیوە بەخوا سەیرەکە نەرەوە پێتان چۆنە وەڵا باشە دەست چاوتان زۆر خۆش سپاس زۆر دەکەم. سەرکەوتوبن ئینشاءالله. زۆر مەمنون زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کاتێکی خۆش خواتان لەگەڵ زۆر سپاس زۆر سپاستان دەکەم بەداخەوە نەیانتوانی ببنە خاوەن خەڵات دەچینە لای بەڕێزێکی تر پرسیاری لێ دەکەم بەو هیوایی بتوانێت وەڵامی پرسیارەکەمان بزانێت و ببنە خاوەن خەڵات با بڕۆین چۆنی باشی ناوچێ گوڵە جوان دیە کە خۆشە ئەو ناوەکی ئەو ناوەی لێ نایت برات براتە زۆر خۆشەوە دیارە زۆر زۆرە خۆشەوە ئەڵێ خوشک و برا پەیوەندێکی زۆر زۆر جوان لە بینیانەیە زۆر زۆر یەکتریان خۆشەوە تۆ ژوای بۆ براکە دوایە خوا لە یەکتان نەکا لە پۆلی چەنی زیرەکی باشی حەزە لە سەعیکردن هەیەیان حەزە لە هاتنە دەرەوە هەردووکی لە چ دەرسێک زۆر زیرەکی درسێک بەڵێ لە عەربی دەزانم هەندێکی عەربی دیارە مامۆستاکەی و زۆر خۆشەوێ وایە مامۆستاکە و خۆش بێ دەرسەکەشی بەلاوە خۆشەوەیە زۆر چاکەی چۆنە هاتی بۆ فامیلی مۆڵ حەزمان لێ بین جۆکی بگۆڕن لە دەرێ شتیش بکڕین ئەی ئافرین بەخۆشی بێ ئیشەڵڵا ئەی هیچ کڕی وڵا تازە دەمەکاتینە تشا دەکەین باشە ئەو ئاگام لێ بوو ڕاستم تەگرتم منە خۆشەوێ قوربانێ بە منیش تۆ زۆر خۆشەوێت جەرگەکەم ڕسمەکە بێتە پیشانی کێیت برام ئەڵێ چی ئەڵێ کێم بینی درۆتم بینی کێ ئەتو ئەمن نای منەزانی من ناو سارایە ئەی چی پێڵێ ئەڵێ کێم بینی سارا مایکە سوورەکە سارای مایکە سوورەکە باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی ناوڵا خەڵاتێک دێمێ تۆ شتێکی خۆشم پێشکەشکە باشە حەزم لێ نییە بۆ ناوڵ نوکتەیەکی خۆشم بۆ بگێڕەوە یان شتێکی خۆش لە مەکتەب ڕووی یابێ یان لەگەڵ براکەت حەزم لێ نییە حەز لێ نییە زۆر چاکە بەڵام من خەڵاتێک هەر ئێم بە تۆ خەڵاتێکمان بنێ وەرە دەست خۆش ئەو خەڵاتە بۆ تۆی ئازیز و خۆشەویست باشە بەدڵتە زۆر سپاس کاتێکی خۆش خوان لەگەڵ خوان لەگەڵ بەی گوڵە جوان ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە فاشۆن بۆ دابینکردنی ژلوبەرگی من دەکساس چیکن براندی ئێڤرۆشا دیجیتال سیتی و ئەربێلا باخی خاتینا و فامیلی باربەر ئان ساڵۆن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن و خواتان لەگەڵ